زالو لە مێژۆ لە 2500 ساڵ پێشۆ زالو بەکارهاتیە لە مێژۆ لە هەند و یونان و مەسر و ئێران و سین زالویان بەکارهێناوە. لە ساڵی 2004ش FDA ئەمریکا زالوی بە ڕسمیەت ناسیانی ناساندێسی بەڵێ زالو وەسیلەیەکە ئەبزارێکە بۆ چارەسەرکردنی نەخۆشینەکان. لە ساڵی 2004 بەڕاستی زالو ناسراوە بە تەواوی عالەمیانە لێتر لە ئەو ساڵەوە لە ساڵی 2004 لە ئەوروپای چۆ دەستی پێکردە بە زالو دەرمانی کە ئەڵەن پێی لیچ توراپی. زالو بۆ کەسێکەوە تەمەنیان سەر 12 ساڵ بێت کە کێشەی نەخۆشینێکیان بێت کە هێمە بزانین بە زالو چارەسەر ئەبێ بڕیاری لەسەر ئەدەین بۆ کەسێکەوە کەم خوێن نەبن، نەخۆشی هۆمۆفیلی نەبن، بعد کەسێکەوە ژنێلەکە حەملیان نەبێت، ئافرەتی لە سووری مانگانە نەبن، یا کەسێکە مەسەڵەن تەمەنیان زۆرە بۆوانە ناتوانین زالو بەکاربێنەوە لە بۆ کەسێ لە ترۆ کە هیچ کێشەیەکیان نەوێ خوێنێکی باشیان بێت مەبەستی زالۆکە بزانین چارەسەرەکان بە چه شتێک باشترە ڕای خۆمان وەرەگرین لەگەڵیانە مشاورەکەین ئەڵێم چۆ فەحسێکی خوێن بکە چاوانە بێرە تا زالوت بۆ بکەین. زالو 650 نوعمان هەیە لەم 650 نوع 12 نوعی خاصەتەن توبیە لە 12 نوعەکەی 6 نوعی باشە. 6 نوعەکەی لە چەند وڵاتێکە هەیە، 2 نوعی لە ئێرانە هەیە، 2 نوعێکی لە رووسیە یعنی لە سوئیسی چایە، بەس هەمە لە 2 نوع ئێرانێکە زۆرتر بەکارهێنین لەوێ لە ئێرانە ئەیکڕین. هیرۆدۆ میدیسینانیست باشترین نوعی زالووە. زالو 105 مادە هاناو لیکی دەمیە. لە ئەم 105 مادە ئێمە گرنگیمان بە لیکەکەیت یەسەن خوێن خواردنەکە شتێکی ئاسانە، توانی بچی لە خستەخانە خوێن بدەی میزانی حەجمی خوێنێکە زۆرە لیا لای بیت، یا خستی خوێنت هەیە دەرمان خۆی ئەو خستی خوێنە لابێت. باشە ئێمە لێرا لیکی دەمەکەی ئەو مادانە کە هانا لیکی دەما مڵقی خوێنەخوا قومێ خوێن ئەخوات یەکتانش لیکی دەم ئەڕژێنێتە نای دەمارەکە. ئەو خوێنە کە لە ناخی دەمارەکە هەیە کە کێشەی هەیە، کلسی هەیە، چوری هەیە، یاوەکو لەختەی خوێن بەسیاوە، ئەو بەلیکەکە ڕوونیە کات ئەیهێنێتە دەرەوە. وەخت بگەمە زالوماندانیا بۆ نەخۆش ئەم بۆ نەخۆشی نێتر دامانامە مثالەکەی دەم بۆ نەخۆشی نێتر من نەفرێک دامنیا بۆ داولمولوکی دامنیا هاتەوەتی فاتمە خان بەردی گورچی لەم پێداناوە شتێکی زۆر سیر بوو لەبەر لیکێکی دەمی هە بەنای ئالەستاس بەنای ئەو لە بەردە ئەشکێنێت. زالو ئەتوانین بۆ هەموو جەستەی دانێن بە پێی نەخۆشینەکەیە کە داینێن بۆ چێک شوێنێکە چەند دانەی لازمە، چەند جار پێویستە کە داینێن و چەند ڕۆژی بۆ دابنێنمێنی. یەکە لە شوێنەکانە کە زۆر تایبەتە لای چاوە باشە لە ئەم شوێناکە دائنێن بۆ کێشەکانی چاوە هەمووی. ئەوە کە ISP هەیە ئیلتیهابیە هەتا بۆ چاوکزی کە چاوی کەسەکزی ئەتوانین لەسەر پڵگی چای داینن لە ناوە لەمە تۆزێ ئەها مەترسی هەیە ناتوانین ئەوە زۆر ئیشکەین و لە ئەم لەسەری چاوەکە لە ئەم گۆشە دائنێن هەم ئازاری شەقیقە ناهێڵێت هەمیش ئازاری و کێشەکانی چاو هەمووی لابات. یەکە لە بابەتەکانیش بۆ ڕوتانەوەی قژە هەم بۆ پیاوان و هەم بۆ ئافرەتان بۆ ڕوتانەوەی قژە دائەنێن بۆیان. یەکێک لە بابەتە گرنگەکانە کە زۆر تایبەتە کە ئەڵێن زالو ئیلتیهابەکە نە زالو ئیلتیهاب ناکە. یەکە لە باشەکەی زالیۆ دژە ئیلتیهاباتە لەبەرچی کەسێکە نەخۆشی شەکرەی هەیە قاچی ئاواینە برینی شەکرەی لێکەوت کە ئیلتیهابی هەیە ئێمە زالو لەسەری دائەنێن بۆ چاکبوونەوەکەوە. یەکە لە بابەتەکانە کە بەداخەوە خەڵکێکی زۆر گرفتاریەوە نەچن پەنجیان ئەقرتێنن لای ئەبەنەوە لێ هەمە بەوە ئەگەر زوو فریای بکەین چارەسەرەکەن. یەکە لە بابەتەکانی چی ئەژنۆیە
کەسێکە سۆهەفانیان ئەژن و ئێشیان هەیە لەسەر ئەژن و دایانین لە ساڵێکە ئەگەر بە پێی علمیەکەی ئیشکین 8 کەڕەت داینین بۆیان زۆر تایبەتە چاکبوونیان لە 175 و ئەگەر نە تا 3 جار 4 جار دای بنن هەنی مانگە جارێ دای بنن زۆر تایبەتە. یەکە لە بابەتەکانش کە لێرە ئەشارە کریاگە دەوالیە تۆشاکەن کە دەوالی هەیە قاچی لە بنی پێات بۆمان داناوە لەم حەنە ئەمچە پشتە گوێیە بۆ کەسانێکەوە دەنگە دەنگی گوێچکەیان هەیە سدایەکی لێتێ دەنگێکی لێ بەرزەوێت و یا کەسێکە جەڵدەی مێشکدایەلی حتممە نەشە لە پشتە گوێ بۆێنە ئەمیچە بەشی جوانکاری ئەدێرێتەوە کە زیبکەیە لە دەموچایی ئەم کەساکە دیارکەوتکە زیبکەیە بۆ زیبکە زۆر تایبەتە. ئەم کەیسە هاتکە بۆ ئەلای ئێمە بۆ چارەسەری چاوە کێشەکانی چاوە داوازینی ڕقەمی چاوێتی هەر جار داحفێتێت هەرچەند مانگتێت بۆیدا ئەنێن زۆر ئسپادەی لێ کردووە لە پشتە گوێیچیدا ئەنێن بۆ زەختیبانی شەڵاکە لە بینی ئیشەکە تەوزیحی ئەدەینەوە کە زالو چ کێشەیە لێکە هەلەکە هەندێک کەس هەیە ئەڵەن زالو ماندانا ئلتەهابی کردیە یا زالو هۆکاری ئلتەهاب بۆ لێن بەداخەوە زالو خۆ یەکێ لە لیکەکانی دەمی ئەوەیە کەس ئلتەهاب ناهێڵێت یعنی ناهێڵەکە ئەو شوێنە ئلتەهاب لابە ئەمە بۆ کێشەی لە بووە ئلتەهابی کردیە بەس توانیمانە چارەسەری بە زالو بکەین بە هیچ دەرمانێکی ڕۆکیش نەمانتوانەوە ئلتەهابە لابێن بەس بە ئەوە چارەسەرمان کردیم. ئێستا بۆم بە ڕێزە ئەمە زالو لە لاچاوانی دائەنین کە بتوانێت استفادەی لێ بکە شەڵاکە دوای 3 هەفتێتر تەشریف دێرێتەوە دووبارەی ئەکاتەوە کە بتوانێت استفادە چون 3 جار پێویستە کە زالو دانێ بۆ لاچاوی هەر لاچاوێکیشی 3 دانەی پێویستە بە پێی علمی. زالۆکان باشی ئەوەیە کە ئێمە بە ئەو کەسە بڵێن کە بزانین کرێماتە ڕۆنێ شتێ بە دەموچاوێ نەوێ بۆنێکی لێ نەبێت چونکە زالو بە بۆن و بە لێدانی دڵ و بە زۆر لە بابەتەکان حساسەکە یەکێ لەوە بۆنە هەندێک کاسێ هارەقی کردیە زالۆکە تواشاکەی نایگرین بۆ دەموچاویش ئێمە لە زالوی بچووک دائەنین چون زالو چەند قیاسیە 2 قیاسی بچووک قیاسی گەورە قیاسە بچووکەکان بۆ دەموچاوە چون جوانکاریە دەموچاو نابێ گەورەی بۆ دابنین بۆ قیاسی گەورە بۆ جستەیە ئەم بەشەکە وتمان بۆ چاوی دانین ئەوەستین کە زالۆکە بەم سوورەتە چونکە هەواکە ئێستا ساردە ئیشی زالو لە بەهار و لە هاوینە ئیشی خۆیان ئەەکەن ینی ئێستا کاتی خەوتنی زالو بەڕاستی لەمە ئیشیان بۆ ئەەکەین تۆزە کەش هەواکە ئاوەکەیان گەرمەکەین دەمای هەوای ئاوەکەیانەشە 18 تا 22 بێت بۆ ئەوەکە بتوانێت ئیشمان بۆ بکەم ئەگەر زۆر کەم بێت زالو گرتنی زالو زۆر عەزێتە زۆریش بێ زالو ئەمرێت. لە هەموو بوارێکە هێمە هەمانە بۆ هەیە بۆ جەڵدەی دڵە بۆ جەڵدەی مێشکە بۆ شەقیقەیە بۆ جوانکاریە بۆ دەوالیە بۆ ئەژن و ئێشەیە بۆ پشتێشەیە هەیە بۆ دەنگە دەنگی گوێچکەیە هەیە بۆ چاوی کزە یا ئاوی سپی چاوی هاتکە یا بۆ کەسێکەوە دەوالیانە خوێن هەتا بۆ لاوازی جنسی هەم پیاوان و هەم ژنان هەیە بۆ کیستی هێلکەدانی ئافرەتان بۆ زۆر لە نەخۆشینەکان بکاتێ 171 نەخۆشینی چارەسەرە کاسا لەگرام مەجال نییە هەمووی ناو ببین.